بەڵای عزیزان ئێستاش لە دەربەندیخان پامنێرمان جەبار شێخانی وەردەگرین. سڵاو لێبێ جەبارم، کاتت باش؟ سڵاوتان لێبێت و بەیانیتان باش. بۆ یەکەم جار لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان لە شارۆچکەی دەربەندیخان مەراسیمی ماڵئاواییکردن لە دوو درەختی بەتەمەن لە ئەم قەزایە بەڕێوە دەچێت. جێ ئاماژەپێکردنە پێش یەکەم جار مەراسیمی لەم جۆرە لە وڵات یەکگرتووەکانی ئەمریکا ساز کراوە. بڕینەوەی ئەم دوو درەختە لە ناوەندی قەزای دەربەندیخان دوای ڕەزامەندی لە قایمقانونی قەزاکە جێبەجێ دەکرێت بە هاوکاری ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز و ڕێکخراوی سروشتی کوردستان. وا بڕیارە هەفتەی ئایندا مەراسیمی بڕینەوەی ئەو دوو درەختە جێبەجێ بکرێت لە بەرامبەریدا دوای بڕینەوەی ئەو دوو درەختە 50 نەمان لە سنووری قەزای دەربەندیخان بنێژرێت. بڕینەوەی ئەم دوو درەختە بۆ فراوانکردنی ناوەندی قەزای دەربەندیخانە جێ ئاماژەکردنە ڕووبەری سەوزایی بە وتەی سەروەر قەرەداغی بەرپرسی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز لە سەدا سێیە کە بە وتەی ئەو بەڕێزەخۆی ئەمە ڕێژێکی گونجاو نییە بۆ ڕێژەی سەوزایی لە قەزای دەربەندیخانە. بەڵێ جەبار شێخانی پامنێری کێنێن لە دەربەندیخان، سوپاس بۆ زانیاریەکانت.